زانا جزا علی کاتب سال 1973 لسلیمانی باشور کردستانش دایک بوده. خواندن سرطایی و یا ناوندی تا سال 1991 لسلیمانی کریه. زانا خواندن ماتیماتیک تا سال 1995 لزانینگه موسیلی کریه. سال 1996 هاتی سوئد و تا سال 2004 خواندن سیستم کامپیوتر کریه. زانا جه سال 2008 ده لی کمپانیا ایوری کار دکه. ده درباره کمپانیا ایوری ده جینگه ها کاری وی گرینگی ها کارمندان و الپیشخستن آوان ده ماری هیلگارد دنگ دکه. Evry är ett av Nordens största IT-bolag. ئێڤری یەکێک لە گەورەترین کۆمپانیاکانی ئایتی لە باکووری ئوروپایە. ئێمە لە هەموو بوارەکانی تێکنۆلۆژیای زانیاریدا کار دەکەین. بۆ ئێمە کارمەند سامانی هەرە گەورەی، هەر لە بەرەوەشەکە پێم وایە ژینگەی کار زۆر گرنگە. ئێمە هەموو ئاسانکاریەک دەکەین بۆ ئەوەی کارمەندەکانمان هەم لە شوێنی کار و هەم لەگەڵ هاوڕێکانی خۆیان دڵخۆش بن. پرینسیپە بنچینەیەکان بۆ ڕێزگرتن لە کولتوری جیاواز، نەتەوە و ئاینە جیاوازەکان بۆ ئێمە زۆر گرنگن. هەروەها لە پەیوەندی لەگەڵ بازرگانیشدا ئەخلاقی بازرگانی و پرینسیپی بازرگانی بۆ ئێمە گرنگە کە دەبێن هێنی بازرگانی بپارێزن، بازرگانیش نابێ لە دژی پرینسیپی مافی مرۆڤ بێت. توانای کارمەندەکان بۆ ئێمە ژیانە، لەبەرەوەیەکە ئێمە هەردەم بە شوێن باشترین و بەتواناترین کارمەنددا دەگەڕین، پەیدای دەکەین و هەوڵ دەدەین کە ئەوانیش پێش بخەین. لەبەرەوەی کە پێشکەوتنی ئایتی بە خێرایی بەڕێوە دەچێ، ئێمە هەر ساڵە چەند حوتویەک تەرخان دەکەین بۆ پێشخستنی کارمەندەکان. کورسی تایبەت بۆ هەر بەشە دەکڕین. بە درێژایی ساڵ کورس و سمینار هەیە، هەم لە جیهاندا و هەم لە ناو کۆمپانیاکانیشدا کە کارمەندەکان دەتوانن بەشداریان تێدا بکەن. لەلایەکی دیکەشەوە ئێمە سیمپۆزیۆم و سمیناری ناوخۆییمان هەیە. ئەو کارمەندانەی کە بەشداری لە کورس و کۆنفرانسی نێونەتەوەیی دەکەن دەگەڕێنەوە ئێرە و زانیاریەکانیان لەگەڵ هاوکارەکانیان باس دەکەن. بینەرن بەڕێز هەموو دەمێن وە بخێر. سەردەما کو مرۆ نامەیەکێ بنگێ کەڤۆکێکێ دەگرێدێ و بشینێ وڵاتێکی ژمێژ بە دەرباس بوویە. سەردەما کو گوندیاک و گاوە هەرێ باژێر هەموو پێشوازیە وی بکەن و 6 ماهان پشتی کوش باژێر وەگەڕێ بەحسا باژێر بکێ ئەو سەردەماژی ژمێژ بە دەرباس بوویە. ڕۆژە ئیرۆ هەموو ترافیکە دنیای دریا کۆمپیوتەرە جێبجێ دەبێ. برادەرێک لە سەری چیاکی ڕسمێکە خۆ دەگرێت کانێ چەند سانیاندا لە هەموو دنیای بەلا بکێ. سیستما کۆمپیوتەران دپاش vê meseleda çi ye, beşê wê çi ne, cihê me Kurdan di vê meseleda çi ye. Em niha li bajarê Yetîborê lê Rojava başûrê Swêdê duwemîn bajarê Swêdê ye, mêvanê Kakzana ne. Kakzana konsul te yan şêwirdar e, rawêjkar e duwarê pêşxistina zanyariyan da. Gelek gotinên di vî warî da bi Kurdî tune em neçarin ku gotinên latînî yan jî îngilîzî bikarbînin. Kakzana tu bi xêr hatî pêş kamera Kurdistan TV. زۆر زۆر سپاس دەکەم بەخێر بن. Kakzana gava behsa Swêd dibe roja îro ji Swêd re dibêjin civaka zanyariyan yanî civaka înformasyonê. Gava ku civak li pêş ket kapîtalîzm derbas bû nav lêkirin civaka piştî kapîtalîzmê û roja hîro dibêjin civaka zanyariyan. Civaka zanyariyan yanî IT samhêleb Swêdî. Dikanî ji me re bi çend gotinan diyar bikî. بەڵێ پێشەکی زۆر بەخێرتان ئەەکەم لە بێمە سەرەوەی کە باسی کۆمەڵگایەکی زانستی بکەین بەڕاستەکەی ئەوەی کە لە زۆر گرنگە بەلای منەوە جەختی خەمە سەر وشەی کەمبوونی وشەی زانستی لە زمانی کوردیا بە شێوەیەکی ئەکادمی بۆیە لێرە داوای لێبوردنەکەم ئەگەر چەند وشەیە بەکاربێنم لێرە تەنها ئەوە کە ڕوونکردنەوەی یاخود جەختی بخەمە سەر ئەو وشانەی کە پێویستە کات کە دەرباری ئەو زانستانی کەمی باسی کەم لێرەدا ئامێژە گرتم لەبەرەوە بە شێوەیەکی ئەکادمی ڕاستەوخۆ من ئاگادار نیم لەوەی کە وشەی کوردی هەبێت کە گۆڕابێت بۆ زمانی کوردی لە زمانی ئینگلیزیەوە لەسەر کۆمپیوتەر. بێگومان وڵاتی سوید یەکێکە لە وڵاتانی کە لە پێشەوەی وڵاتانی جیهانێتە پێشەوە و ئەژمێرێت لە زانستی کۆمپیوتەر یاخود بڵێن زانستی تەکنەلۆجیا بەڵام پێشەوەی کە باسکەوەکو وڵاتی سوید حەزم کرد پێناسەیەکی کۆمەلگای زانستی باسکەم یاخود ئەو کۆمەلگانەی کە پێشکەوتون مەبەست لەوە چیە مەبەست لەوە کە
کۆمەلگایە کە بە شێوەیەکی زۆر فراوان و بە شێوەیەکی زۆر بەرچاوە سیستێم و کۆمپیوتەر و تۆڕی کۆمەڵایەتی و تۆڕی ئینتەرنێت لە هەموو بوارەکانە لەلایەن دام و دەستگای وڵات و هاوڵاتیەوە بەکاربێت بۆ بە کارهێنانی سیستێمێک یاخود بۆ ئەوەی کە بتوانێت بە خێرایی زانستی بگاتە شوێنی مەبەست و لە کاتی پێویستە. سوید وەکو وڵات زۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیاکانە بڵێن کۆمپانیای کۆمپانیا زلەکاندا لێرە لە وڵاتی سوید توانیویانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و کار لەسەر ئەوە دەکەن کە کۆمەلگا بەرەو ئەو ئاستە بڕوا کە بە زۆرترین کەمترین کات و کەمترین بودجە بتوانن کۆمەلگا بگەنەوە ئاستی کە ئایتی یاخۆ بڵێن ئینفۆرمێشن تەکنۆلۆژی لە وڵاتە بە شێوەیەکی بەرچاو بەکاربێت. بێگومان ئەمەش لە دوو ڕانگاوە توانین سیکەم ئەمە بە قانجازێک گەڕێتەوە بۆ هەموو لایەک لە ڕووی ئابووریەوە ڕێی خۆشگوزارانیە بۆ هاوڵاتی لەم وڵاتەدا. هەندێک سیاسەتێک دەگاوێک و بەحسا دابشکردنە وڵاتان دکەن دەبێت جیهانە یەکەم جیهانە دووەم جیهانە سیام گاوا سوسیالیزم و کاپیتالیزم هەبوو. یعنی ناو وڵاتین کاپیتالیستی دنیایدا ئەم بێژن ئۆروپا، ئەمریکا، کەنەدا، ئوسترالیا، نیوزیلاند و چەند وڵاتین دن. di nav van welatan da behsa Swêd dibe bêjin Swêd gelekî pêşketiye duwarê zanyariyên kompûter û danistandina kompûter gelekî di nav civakê da ji gelek welatan baştir ciyê xwe girtiye. Yên çima welê dibêjin? بێگومان ئەتوانین لەوە وەکو بڵین نمونەیەک چەند نمونەیەک باسکەین لەسەر ئاستەوەی کە ئینفۆرمێشن تەکنۆلۆژیا بڵین سیستێمی کۆمپیوتەر لە وڵاتە بەکارهێن چۆن بەکارێت. ئەتوانین بروونە لە کاری پزیشکیا باسکەین. شەر نییە لە باسی خۆ کە باسمان لەوێ کە کۆمەلگایەکی زانستیە خۆ پێشکەوتووە بەبەزبێت کە ئامێرێک بتوانن هەبێت یاخود ئامێرێکیان هەبێت بۆ چارەسەری نەخۆشیێک. بەس دیارە ئەوەیە چۆن نەخۆشێک بتوانێت لەو کاتێک کە پێویستەکە سەردانی شوێنێکی بڵین خەستەخانەیەک خۆ شتێ بکات بۆ چارەسەرکردنی نەخۆشیەک لەو کاتێک کە پێویستەکە بچێت چۆن ناونووسکە چۆن زانیاری کۆکاتەوە چۆن زانیاری بدا بە دکتۆرەکەی بە پزیشەکەی و هەروەها وەکو بڵێن هیستوریکێک بڵێن چەند شتێکی گرنگ لەسەر ئاستی نەخۆشەکانی بتوانێت پێشوەخت بگەێنێتە دکتۆرەکەی لەبەر ئەوەی کە دکتۆرەکەش ئەتوانێت کە ئەو نەخۆشێتە لای زیاتر زانیاری هەبێت لەسەر نەخۆشەکانی پێشتری یاخود لە حاڵەتی ئەو نەخۆشە لە ڕووی دەرونیەوە یاخود لە ڕووی مەسەرەن ڕووی شتێکە پێویستکە بۆ ئەو پزیشەکە بتوانێت لە کات و ساتی خۆیان علاجی بۆ دروستکە یاخۆ علاجی باتێ یاخود بڵین بە شوازێک بتوانێت لەگەڵ پرۆسەسی ئەو نەخۆشا بڕات تاکو و حاڵەتێکی تایبەت بۆ لە زۆر ڕوانگەوە سیرەکەین نەخۆش لەم ئاستی کۆمەلگایە ڕوبەڕووی مەترسیەکەوە نابێتەوە کە ئەگەر نەخۆش بێت لە نەخۆشیشی هەبێت پێشتر نەخۆشەکانی تر بە شێوازێک تەسیری تێبکا کە نەخۆشەکانی ئێستای لەگە نەخۆشەکانی پێشووتریا بە شێوازێک لێک بدات کە مەترسیداری هەبێت بۆ سەر حیاتی ئەم نەخۆشە. ئەمە بڵێن نمونەی کە لە باسێکێک نمونونەکان زۆرن بۆ نمونە لەسەر ئاستی خۆشگوزارانیە بۆ هاوڵاتی تۆ لە ماڵی خۆتا ئەتوانی مەسەلەن بۆ نمونە بە شێوەیەکی ڕاستەخۆ بە کاتێکی کورد بتوانی سارەکە و کۆنتترۆلکەی بزانانی چەندی بەنزینتیایە چەندی مەسەن ئەگەر مشکلەیەکی بێت لە شوێنەکە ئەتوانی پێشوەخت وڵاتەگە خۆتان بزانن سارد و سەرمایەکی زۆر هەیە گە سارەکە لە دەرەوە بێتوانی بە لە ڕێی ئایفۆنەکەت لە مۆبایلەکە توانی بە سیستێمێک ئەو سارە گەرم بێت تاکو پێشوەخت بتوانین چەند سارەکانی ئەمە تەماشایەکەین لە خۆشگوزارانیە کارێک کراوە کە هاوڵاتی بە دەرەجەیەکی زۆر بەکاری بێنێت و بۆ خزمەتی هاوڵاتی بێت. لە بوارەکانی تریشانی من لە سویدا و وڵاتی سوید لە هەموو بوارەکاندا هاوڵاتی سوودمەندە لەوەی کە تەکنۆلۆژیا پێشکەوتووە و زۆر شتی تریش پێکراوە ئەنچکەگە نمونە باسکە نمونەمان زۆرە لەسەر ئاستی ئایتی کە لە وڵاتە پێشکەوتووە. تەنها بەحسا ئایفۆن کرد ینی تەلەفۆنێن زیرەک بگشتی ji ber mijarek ha ez em tê de deng dikin mijareke gelekî zûheye baş e ku mirov gelek numuneyan bîne. Eger em telefonan wek numune bibin di gelek qonaxa re derbas bû heta gihîşta vê qonaxa hane pêşketî. Lê her kes li dinyayê dikanî yekser faydê ji vê teknolojî han bibîne.
اف تکنولوژی هانه کن حال پیشت که نبس دوار تلفنی دا ده همو واران دا گلکی بخیرایی گلکی بلز بریود چه او ولات هانه پاشکتی او ولات هانه که نکانن تمامی به لزبونه هانه را پیرا بگهن چه بسری و ولاتان ته بێگومان ئەو کۆمەڵگەیانەی کە نەک هەر کۆمەلگایەک بە تەشخیصکن یاخود باسکن ئەو هەموو ئەو کۆمەلگانەی کە ئێشتا نەگەشتنێتەوە ئاستەی کە تەکنۆلۆژیا بەو شێوازە بێت کە وەکو وڵاتی سوید بێت ئەگەر بڵێن بەراوردی بکەین بێگومان بە شێوەیەکی زۆر بەرچاو دیارە نەبوونی تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو لە دامودەزاکاندا لە ناو کۆمەلگادا لە ئاستی زۆر بەرزتریشە کە ئەیبینین بۆ نمونەوەی کە من سەرنجە ڕاکێشابێت ئەو وڵاتانە کە دوورکەوتن یاخود ئێشتا نەگەشتنەوە ئاستا سەرەکی کات زۆر کەمە کات بەش ناکە بۆی کە تۆ بتوانانی کارێک ڕاپەڕێنی تۆ لە دامودەستگا کە پێویست بووە کە کۆمەڵی ئاسانکاری بۆ هاوڵاتی بکەی سێرەکی ئەو هاوڵاتیە ئەبێت بەلایکەمەوە تەمان جۆری کارەکەی تهدیدیەکات کە بزانێت چەندی پێویستە بۆ کات کە بتوانێت ئیشەکەی جێبەجێکە سەرەکی زۆر کاتی پێویستە کە تاکو ئیشە ڕاپەڕێنێ ئەمە لە لای کاتەوە لە لایەن شترەوە مەسەن بۆ نمونە مەسائلی ترمان زۆرە کە باسی کەین بەرزبوونی ئاسی زانستی تۆ لە کاتێکا کە پێویست پێکە کە ئەو تەکنۆلۆژیا کە لە وڵاتە هەبێت بە شێوەیەکی فراوان و بە شێوەیەکی ئاسان بەکاری بێنی زۆر بە ئاسانیت توانیت زانست بگۆڕیتەوە لەگەڵ خەڵکانێکە کە لە پێویستکە لەو بارەی کە تۆ خۆت کاری تا دەکەی بەکارهێنانی سیستێم لە وڵاتدا بەڕای من ئەمە کارێکی زۆر گرنگە لە ڕووی یەکسانیەوە یەکسانێکی بەرچاو دروستە بێت کە بتوانێت هەموو هاوڵاتی ئیسفادەی لێ بکات و بەبێ جیاوازی لە ئاسێکی ترێشە کە باسی لێ بکەین لە ئاسی زانکۆیە بەڕاستی مە قوتابی و خوێندکارمان ئەگەر هەبێت لە زانکۆ تەکنیکەکانە دەرفەتی کار و دەرفەتی پراکتیکی لە بوارەکانی ئایتیە لە کۆمپانیا ئایتەکانە بەڕاستی نییە بۆ شێوازە سەیەکی دەرفەتی کاریان کەمتر ئەبێت یاخۆ بڵێن پێشکەوتنیان کەمتر ئەبێت لە ئاستی ئایتیا کە بێگومان ئەوەش بۆ ڕەنگاوەیەکی هەیە لە داهاتویانە کە بتوانن سیستێمدانە یاخ وڵاتەکە بە ئاسێک بنە پێشکەون کە پێشخان لە ئاستی تەکنۆلۆژیا دوێنێ ژمرە گاڤ من تەمە بەحث دەکرد ژمرە نمونەئانی تەگۆ لە وڵاتی شەرقی گاڤ هەموڵاتیەک گوند وێ هەرێ باژێر ئیخراجقەی دەکە یان شاداکە یان کاغازێکی چێکێ لە جەم دائیرێ دەولەتێ پێویستە ڕۆژێکی بەری وێ خۆ حاضر بکەی ڕۆژە دن هەرێ باژێر ئەگەر وێ کەهاتی جێبجێ بکە یان نەکە حتا ئێوارێ ڤەگەرێ ماڵ ینی ڕۆژێک ڕۆژ و نیڤێک پێ چێ دوێ دەمەهانە کونها بخێرە بسایە سەرێ ئینفۆرمیشن تکنۆلۆژی ئایتی مرۆت کانێ چەند سانیاندا یان خولەکێکێدا وی کاری جێبجێ بکێ و وەختە خوێندنجی تشتێکی دنی سوودمەندرا بکاربینێ ئەv گوتن مەرە داژۆ پرسەکە دن مەسەلا ئینفراستراکچر ئەگەر ئەم سوێت دوور و بەرە خودنێرن لە هەر جگەیت نێری عرد کۆلانە کابلان درێژ دکەن ینی ئینفراسترکتورە خۆ ئینفراستراکچر بە شێوەیەکی گەلێکی بەرفرە برێڤەت چێ ئەو ئینفراستراکچر کول وڵاتی شەرقی وڵاتی مەجی یەک جوان وڵاتانە نەبێ وی چاوە برێڤە بچێ مەسەلە بێگومان دروستبوونی ئەم فەزایە کە ناوێن فەزایەکی ناوێن فەزای پێشکەوت و یاخود کۆمەلگای پێشکەوت و بێگومان ئەمە کاری ئەوێت ئەو کارەش بە شەوە ڕۆژە دروست نابێت بەڵام بێگومان بەکو بڵێن بەس لە سەرەتاوە باسیکەین کە چی پێویستەکە کە کۆمەلگایە بتوانێت بگاتەوە ئاستانە پێش هەموو شتێک بودجێکی بە تایبەتی هەبێت و بەڕاستی ئەو بودجێژە بە زۆر فراوان بێ بۆ وڵاتێک کە ئەو ئینفراسترکتورەی یاخۆ بڵێ ئەو باگراوندەینی ئەشتام لەو ئاستا بودجێتێکی زۆر تایبەتی ئەوێت و لەوە گرنگتریش خەڵکانی پسپۆری ئەوێ لەوەی کە بتوانن لێکۆڵینەوە بکەن لەو دام و دەستگایانە لەو شوێنانی کە بەڕاستی هەستی پێەکە کە کێشە هەیە لەلایەن کێشێکی گەورە هەیە بۆ کارڕاپەڕێنین بۆ هاوڵاتی و هەروەها بۆ فەرمانبەر ئەمە بە هەر نابێت بازەوە بکەین کە هەر هاوڵاتی پێویستی بۆیە کە کاتی بۆ کەمکەینەوە فەرمانبەریش پێویستە کات هەم بە شێوەیەکی تر کار بکات بۆی کە بتوانێت ئیشەکانی بە شێوەیەکی سیستەمی جێبەجێ بکات
ئەمڕۆ خەڵکانی پسپۆڕمان زۆر پێویستە لە ئەوەی کە بتوانن لێکۆڵینیۆ بکەن لەو پێداویستیانەی کە لە دەستگاکانە خۆ بن لە وەزارەتەکانە هەبێت بۆ ئیش ئاسانکردن لە عینە کاتە خەڵکانی پسپۆرمان پێویستە لە ئایتی ئەنی خەڵکانێک کە بتوان ئیشەکە ڕاپەڕێنن بەڕای من پێویستمان بە کۆمپانیای گەورە هەیە کە لە وڵاتەکانە هەبێت بۆی بتوان ئەو ئیشانە بە شێوەیەکی پرۆفشناڵی دروست بکەن و هەروەها پێویستەکات ئەمە بناسنرێ بە کۆمەلگا کە ئەم ئیشانە ئەکرێت لەبەر ئەوەی کە ئەمە بە خۆشگوزەرانیە وڵاتەکە بەرەو ئاسێکی تر ئەبات ئەبێت بەڕاستی هاوڵاتی زۆر یارمەتی دەربێت لەو ئاستانە لەوەی کاتێکا کە تۆ پێویست پێ بکە بە هەموو شێوەیەکی یارمەتی بدەن بە شێوەیە کە بتوانن بەشدار بن لە پرۆسەسی خێرابردنی تەکنۆلۆژیا. يعني إنها قالك جاران السويد بحث بو IT و IS يعني Information Technology تكنولوجيا زانياريان و Information Society يعني جواكا دزانياريان دا يعني فرق جداي دنابرا و حرد نيرمان دا چنه؟ ئینفۆرماسیۆن تەکنۆلۆژی یاخود بڵێن ئایتی یاخود زانستی تەکنۆلۆژیە بە کوردی بەو شوەی کە باسمان کرد مەبەست دەوەیە لەو سیستێم و ئەو پرۆگرامانە یاخود ئەو تۆڕی ئینتەرنێتە و ئەو کۆمەڵە کارانەی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە هەیە بەڵام سۆسیتی یاخود بڵێن کۆمەڵگای تەکنۆلۆژی کۆمەڵگای پێشکەوتوو مەبەست دەوەیە چۆنیتی بەکارهێنانیان چۆن ئەو سیستێمەوە یاخود ئەو تەکنۆلۆژیە بەکارێ لە کۆمەلگایە نمونەمان باس کرد لە بواری خۆشگوزەرانیە لە هەموو بوارەکانە تۆ پێویستە پێێتی کە سیستێم بەکاربێنی بۆ نمونە ئەمڕۆ بازەوە ئەکەین تۆڕی کۆمەڵایەتی بە نمونە خەڵکانێک زۆر شارەزای فەیسبووکن فەیسبووکی دێکەکە لە کارەکانی کە پێشکەوتو لە وڵاتەکانە بەکارێ بەڵام ئەمە ئەتوانێت ئەوە سێکینگ هاوڵاتی بە شێوەیەکی باش توانێتی بەکاری بێنێت لە هەموو دنیای تقریباً لە وڵاتی ئێمەشە خەریکە زیاتر باو ئەبێت بەڵام ئەگە سەرنجمان ڕاکێشین ئێمە لە ئاسی فەیسبووکە و نمونە باسیکەم چۆن دەماشا بکەین لە وڵاتی ئێمە یاخود لەو کۆمەلگانە چۆن بەکارە فەیسبووک و لە سوید چۆن بەکارە ڕاستە لێرە بۆ هەتا ڕادێکی خۆشگوزەران یاخود بڵێن تۆڕی کۆمەڵاتی بۆ لکاندنی کۆمەڵێشت بێکەوە یاخود ڕسم دانان یاخود نووسینە لەسەر حەدەسێ لەسەر شتێک باسکرێت بەڵام زیاتر ئەبینین کۆمپانیەکان بەکاری هێنن لە ڕووی بازرگانیەوە کە بتوانن خۆیان بناسێنن بە کۆمەلگا خۆیان بناسێنن بە کۆمپانیای تر و لە هەمان کاتیشا خەڵکانی کە بەس لە سیاسەتا کار دەکەن و ئەتوانن پرسیاری گرنگ و فۆرومی گرنگ کایەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان بەڵام ئەگەر ئێمە بەراوردی کەینە وڵاتی خۆمانە سێکم بەس تەنها لە سوسیالەکەی گرتووە یاخود لە کۆمەڵاتێکی گرتووە مجرد باسی شتێک ڕسمداگرتنێک ئەنی شێوە بازرگانیەکەی و شێوە پلیتیکەکەی سیاسەتەکەی وەرنەگرتووە کەوش بەڕاستی بەلای من شتێکی زۆر گرنگە چکە تۆ ئەتوانی ئیسیفادێکی زۆر باشکەی لە تۆڕە کۆمەڵاتەکان بۆ بەرەوخستنی بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئاستی بازرگانی و لە ڕووی ئابووریش و لە ڕووی خۆشگوزەرانیشەوە کاکزانە ئەمە ها بێنڤەدانێکی بدن دەجبوتیجی کاری بهێری تەماشای فەیسبووکە خۆ بکی بینی کەچ نامەشتە هاتنە بینەرن بەرێز ئەم بێنڤەدانێکی بدن دیسە لوا بەدگەرن بەندەمە بن. جبو هفپیوینه بزانره مبری خدا باشار یتبوری دکو ام لجهه کاری وی هف ببینن. باشار یتبوری لباشور روژاوای سویدیه 407 کیلومتر جه استکهلم دوره. یتبوری تی ناسین وکه پایتخت کلتوری یاوی ولاتی و بمزنی خواه دوام باشاره. کمپانی آیتی یا بناو ایوری لگلک ولاتان هیه. لانگلستانه، هنده، اوکراینا، فنلندا، نرویج، دانمارک و سوید کار دکه. گاوا مسردانا جهه کار زانا کر ام جهیلا ماری هیلگارده هاتن پیشوازی کرن. ام دهندر ده گراندن و بش به بش به ما دان ناسین. اف شیوه پیشوازی لگل کمپانیان هیا. یک جتشتن بالکش او بو گل هولا پیشوازی سیل و مکوتک هبون.
ئەو سێل دێتە لێدان گاواکو ئێڤری گرێبەستێکە نو واژۆ دکە. بەرێکەک زانە ئەگەر ئەم vەگەرن جاردن سەر IT information technology چ قەس بەشی وێ هەنە؟ بەڵێ IT ئەگەر لێو دەست پێ بکەم لەم شوێنی کاریکردنی ئیشی لێ دەکەم و دوای ژەمە سەر بە گشتی باسی دەکەم. IT جۆری ئیشی IT جۆرەکانی زۆرە، زۆر فراوانە بەشی IT. بەشی زیاتر کە باسی لەوە ئەکە گرنگە پێوترێ لێکۆڵینەوەکردن لەسەر ئەو پێداویستی IT پێداویستی کە IT چارەسەری ئەکات زۆر گرنگە بەڕاستێکەوە پێڵەن بە سویدی پێڵەن vexamage analysis. بەشێک ترمان هەیە بەڕێوەبەری پروژەکت بەڕێوەبەری پرۆجەکتەکان. ئاها بۆ بەرە یانیش بۆ گوتکاربی کارێ خۆ باشتر بکەی و باشتر ڕێوە ببی دەبێت بەری ئەنالیز بگی. بەڵێ بەرچیت بێت تۆ ئەنالیز بکەی یا خۆ بڵێن لێکۆڵینەوە بکەی بۆی کە تۆ بزانیت چی پێویستە تۆ ناتوانیت چتا مەیدانێکی کارەوە بەوەی کە تۆ پێشتر حازرکرد شتی حازرکراوە نەبێت لەسەی کە تۆ مشکلەکانت چیە چی پێویستە بگیتە چەند مەرحەلەیەک لە ئەنجامی کارەکان. ئەگەر تێچەوە دەرمانە بنووسین ئەگەر نظامی لە ساقی چیە بزڵت ئەوە لە کارەکان ئەنجا بێنە سەرەوەی کە بەڕێوەبەری پرۆژەکت ینی ئەو کارانە کە لە دوایەوەی کە لێکۆڵینەوە ئەکرێت پرۆژەکتەکە ئەبێت بەڕێوەبەرێکی هەبێت لە ڕووی بودجەوە لە ڕووی کاتەوە لە ڕووی ئەو تیمەوە کە کاری تیاکە. ئەنجا بڵێن بەڕێوەبەری تەکنیکیمان هەیە دوایەوەش ئەوانی کە بڵێن کارمەندی IT کە ئیشی تیاکەن اینجا بێن سەر کارمەندی IT بۆ خۆی بەشێکی زۆر فراوانە هەلمە ڕووی زمان نووسینی پرۆگرام بۆ کۆمپیوتەر هەروەها لە ڕووی دیسانی داتاباسەوە لە ڕووی تاقیکەرەوە لە ڕووی ئەنی زمانەکان بۆ خۆی یاخۆ بڵێن ئەو شێوازی کە ئەو بەرنامانەی تیا بەکاردێ لە مۆبایلە بڵێن لە تەلەفۆنە لە کۆمپیوتەری پیسە لە کۆمپیوتەری گەورەی پێڵەن ستور داتۆر ئەمانە هەمووی لە ئینتەرنێتە لە تۆڕی ئینتەرنێتە ئەمانە هەمووی بەشەکانی جیاوازە تۆ بتوانیت ئەو بەرنمەیە بەکاربێنیت. بۆیە مەجالەکانی یاخۆ بڵێن چەمکەکانی IT بە شێوەیەکی زۆر فراوانە و هەموو بەشێکیش بەڕاستەکەی بەشی تری لێ ئەبێت و اختصاصی خۆی پرۆفسی خۆی ئەوێت و بەکاری بێنێ. ئەمنها بەحسە زانیاریان دەکەن ئینفۆرماسیۆن باشە کۆنکردنا زانیاریان ji بۆ کۆمپانیان گرنگە ji بۆ بەرگری گرنگە ji بۆ دەوڵەتان گرنگە چاوە مرۆ وێ زانیاریان مرۆژ خوارە کار بینێ چاوە مرۆ ینی لڤان وڵاتان gelek caran زانیاری تێنە کرین و فرۆتن یعنی کۆنکردنا زانیاریان چ خاصی گرنگە بۆ جوواکێ؟ بەڵێ تەمان بێگومان زانیاری هەرە بەشە سەرێکێکی ئایتیە تۆ کە باز لە ئایتیەک یا لە ئینفۆرمەشن تەکنۆلۆژی ئەساسەتەکەی لێوە هاتو یاخۆ باگراوندەکەی لێوە هاتۆ کە تۆ چۆن زانیاری کۆکەیتەوە چۆن بە شێوەیەکی خێرا بیگەێنیت و لە کاتی پێویستە ئەمە بتوانیت باسی زانیاری و کۆکردنەوەی زانیاری بکەیت. وڵامی پرسیارەکەەوە ئەگە بەمەوە بڵێم بۆچی زانیاری کۆکردنەوە گرنگە بێگومان تو ئەگەر بە نمونە باسی کەم کاری زانیاری کۆکردنەوە لە بەرهەمهێنان لە کاری بەرهەمهێنانە باسکەین تۆ ئەگەر زانیارێکی تاوا نەبێتەوەی کە تۆ بەرهەمهێنان چەند گرنگە بۆ بڵین ستاتستیک ئەحسایی ئەو خەڵکانی کە ئەو بەرهەمە بەکارێنن چەند گرنگە تۆ لەوانەیە بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ زارەرمەنگ بی لەوانێت تۆ ئەو بەرهەمە بە شێوەیەکی زۆر دروستکەی سێکی ئەوەنە خەڵک ڕغبەتی لەسەر بێ خۆت مشتری و نەبێت ئەمە نمونەیەکی زۆر بچووکە یاخۆ نمونێکی زۆر بەسیتە کە باسەکەی بەڵام شیتر لەوە گرنگتر هەیە تۆ کۆکردنەوەی زانیاری لە بە شێوەیەکی سوێخوڕی بەسمەبەخی سێخوڕی مەبەزەوە نییە کە تۆ بە شێوەیەکی خراپ تێگەیشت بەسەی سێخوڕی کە تۆ بتوانیت لەسەر کۆمەلگای خۆش شت کۆکەیتەوە کە زانیاری و هەبلووی کە ڕەوشی کۆمەلگا بەرەو شۆ ئەڕوا ڕەوشی گەنجە بەرەو شۆ ئەڕوا چۆن ئەتوانی بۆ نمونە پلیتیک یاخود سیاسەتی کۆمەڵە بڕیاراتی تایبەتی کە زۆر گرنگە بتوانیت لە ئایندا بەکاری بێنیت لەوەی کە تۆ ئەو زانستانە نەبێ خۆ زانیاریان نەبێت زۆر جار هەیە زەحمەتە تۆ بتوانیت بڕیارێکی زۆر چارەنووساز بدەیت لە ئاستی کۆمەلگایە لەبەرەوە عنیمە هەر لە ڕووی بازرگانە نابێت سەیری ئایتی بکەین بازرگان ئایتی دەورێکی زۆر
گرنگی هەیە لە بڕیاردانی سیاسیش لە کۆمەلگایە. ینی ئەمانە زۆر گرنگە زانیاری بەڕاستی وای لە کردو کە خەڵک زۆر بە شێوەیەکی فراوان توانیوێتی سوودمەند بێ لەوەی کە بتوانێت بڕیارێک با لە چ لە ڕووی بازرگانیەوە چ لە ڕووی خۆشگوزەرانیەوە چ لە ڕووی ئەوەی کە سیاست یاخود بەرەوچوونی ڕەوشی کۆمەڵاتی بە شێوازە بڕوا کە بەڕاستی پێویستکە برارەکان بگۆڕێ یاخود چاکرێ یاخود باشتر بکرێت. ئەف تەکنۆلۆژیەهان زوو و نو دەبێ ینی هەر ڕۆژ نو دەبێ تەکنۆلۆژیەکە گەلێکی پێشکەتیە تژی یەک کوردستانیانی بێژی وڵاتێ مە تا ئێستا ینی چ قاس ئیسیفادە دەکاریە ژێ تەکنۆلۆژی هەم بکێ و پرسە دنجی ئەوە ینی پێویستە چ بێتەکردن. ئەگە وڵامی پرسیارەکە بۆمەوە لەسەر ئاستەوەی کە چی بکرێت لە وڵاتی ئێمە بۆی کە پێشکەوین بەڕای من وەکو شارەزایەک لەو بارە کە ئیشکاری تاکەمڕۆ لە وڵاتی سویدا ئەبێت کۆمپانیای گەورە هەبێت لە وڵاتەکە و ئەبێت بەڕاستی حکومەتیش بودجەی تایبەتی بۆ دانێ بۆ ئەو کارانە و ئەبێ خەڵکانی پرۆفس هەم لە ناودام و دەستگاکاندا و هەم لە دەرەوەش کە بتوانن ئیشەکە بەرەوبرن کە بتوانن ئەو ئیشانە بەکار بهێنن و لە هەمووی گرنگتریش ئەوەی بەڕاستەکەی ئەبێت تۆڕێکی ئینترنێتی باش هەبێت لە سەرەتا وەکو باسمان کرد لە بینی وەزارەتەکان یاخۆ فەرمانبەر دەم و دەستگاکانە کە هەبێت بۆی بتوانین بتوانرێت ئەو کارانە بە ئاسانی ئیسیفادەی لێ بکرێت بۆ نمونە کە گۆڕنەوەی زانیاری لە بینی فەرمانبەراتەیەکە خۆ لە بین دەستگایەکە بۆ دەستگایەکی تر لەبەرەوە زۆر گرنگە کە ئەو کارانە بڕێ ئەوە زۆر گرنگە وەکو باسم بودجەت هەبێت و خەڵکی بەڕاستی ئەوەی کە من گرنگە بەلاشمە باسی کەم خەڵکی ترسی لەوە نەبێت کە ئایتی کۆمەلگای بە شێوازێک ئەگۆڕێکە تۆ هەموو شتێ لە کیس بێ یاخۆ زۆر تایبەتیە لە کیسی خۆت بێ وان نییە بۆ شێوازە زۆر کەسێ ئاتی بە شێوەی تر وەصفەکە کە زۆر شتێ لە کیس ئەچێت وان نییە بۆ شێوازە بەڵام ئایتی بەشێکە لە بەشێک کە توانێت تۆ ئاستی کۆمەلگا بەرزکەیتەوە ئاستی ئەو بەرزکەیتەوە کە خەڵک زیاتر ئاشنا بێ بە دەرەوەی کۆمەلگای خۆی کە بتوانێت سوودمەند بێت لەو پێشکەوتنانی کە وڵاتی تر هێتی کە تۆ لە ناو خۆشدا بتوانیت ململانەیەکی پاکی بازرگانیش دروستکەیت و یاخود دەرفەتی ئیش دروستکەی بۆ هاوڵاتی بۆ خۆشگوزەرانی. ئەسخوازم زانم چەند زانیاری دەربارەی جێکارێتەدا و کارێتەدا لەوی وڵاتی gelek caran dibêjin samana herî giring ji her kompaniyayekê re karmendên wê ne. Ev kompanya ji we re çi xizmetguzere pêşkêş dike çawa pêş dixe çi dide we? ئەگەر لەلایەن خۆم بۆ کۆمپانیا خۆم کۆمپانیا بۆ من بە هەردووشی بە خزمەت یەکتری بگەێنی ینی تۆ ناتوانیت تۆ تەنها بەس تۆ لە کۆمپانیا کارکەی تۆ خزمەتکەی کۆمپانیا خزمەتە ناکە یاخود بە پێچەوانەوە تۆ کۆمپانیا خزمەتەکە ئەو تۆ خزمەتەکەی نەگەینی تۆ دەسی لەبەرەوە وەکو کارمەندێک لێرە بێگومان گرنگی زۆر گرنگە کە تۆ ئەو هەستە تیا دروست بێ کە تۆ کۆمپانیاکە بە شێوەیەکی زۆر بەرچاو مهتەمە بە تۆوانی احتیمام بە ڕەوشی دروستبوون و یاخود بڵێن پێشکەوتنە بەلاوەگرنگە کە تۆ چۆن پێشکەوی لە بوارەکاندا لە کاری ئایتیا بۆ نمونە ئەو نێرێت بۆ چەند سیمینارەیەک مەسەن بۆ نمونە خۆم لە وڵاتی سوید ئەژیمە چەند هاجار بۆ وڵاتی ئەمریکا بۆ هندستان و بۆ فەڕەنسا و دانیمارک نەرویج لە سویدا لەو شارەکانی ترا نەنراوم بۆ کۆرس بۆ سیمیناریە ڕۆژانە خەریکیوانە تەمەن ئەمانە هەمووی بە پارەی ئەوێت هەمومانە بودجێ ئەوێت ئەمانە هەمووی لەکوێ بۆ مێت لە شەریکەکەەوە خۆی لەو کۆمپانیای کە کاری تێکەم چوو ئەویش بەلایەوە گرنگە کە من ڕۆژانە پێش کۆم و وەکو کارمەندێکی لێرە ینی نەفسێتم مرتاح بێ لەگەڵ وشکە ئاکاری لەگەڵاکەم ئەنجا بۆش وەکو بڵێن ئاربس میلیۆ ئەو شوێنی کە کاری تاکەم وەکو ئەشبینین لێرە وەکو لە کە پەیوەندیمان لەگەڵ یەکتریا لەگەڵ کارمەندەکانی ترا چۆنە شێوەی ڕەفتارمان لەگەڵ یەکتریا و لەگەڵ شێفەکەمان لەگەڵ بەڕێوەبەرەکەمە کە چۆن قسەیان لەگەڵاکەین و چۆن بەلامەوە گرنگە کە من چێبم بۆ ئەوان چێبم بۆ من مەسەلە هیرارکی چۆنە ینی gelek caran dibêjin şêf û karmend û ferraş bi hev re ser mêzekê rûdinin xwarinê rast e? بەڵێ زۆر ڕاستە لێرە لەلای ئێمە کارمەند یاخود بڵێن شێف یاخود ئەمە وەکو پۆستێک کاری پێکە من وەکو کاری خۆم
خۆم خێفەکە ناتوانێت مەزان من ڕاستە ئاستی کارەکەم بۆ بێت کە مشتەرەکە رازی بێت بەڵام ئەو ئەزانێت کە من کاری من چییە ئەوش خۆی زانکاری ئەو چییە ینی ئەمە وەکو پۆستێکە لە ڕاستە لەوانە لە ڕوانگەی موچە و لە من زیاتر وەکو شێفێک وەکو بەرەوبەرێ بەڵام ئەگە سەریشیکین ئەویش زیاتر مەسئولێتی لەسەرە کە ئیشەکان ڕاپەڕێنە بەڵامیش بۆ ئیشی خۆم مەسئولێتم لەسەر بەپێی ئەو مەسئولەتێکە لەسەر خۆمە کارەکە ڕاپەڕم موچەی خۆم و حەقی خۆم ئەزانم يعني چه ستاتستیک چه احصائیه هنه که ببیجن گاوک و شیف و کارمند و فراش لهمو یک سویه بن هر کس کو حسب که بشه جوی کمپانیای برهمي وي كومباني زياتر دبن؟ تأكيد بالتأكيد مسألة هيراركية ياخذ جوازي كار نيجو تكسر آستيا كسر ليرة كار كحسب كمية خوي بكالرة حسب كسر ليرة كار ده شو لي قيمتي خوي هي وقيمتها كشي للان كومبانيا بي بخشاوة وخوشي أو حسب بوجودي خويا ككلم كومبانيا كاركا لنك للبرشي آيتي لهمو باركانا للسويدا كومبانيا السويدا لبرشي تایبەتیا لە بەشی فەرمانبەرایەتیە خۆ بڵێن دەستگای حکومیە ئەم شتە بەرچاوەکە ینی فەرق نییە لە بینی هیچ تاکێکی لە کۆمەلگا لەم وڵاتەدا بێگومان تەنها شتێکە فەرقی پێکرێت ئانسوارە مەسئولیەت کە ئەو کەسێکم ئانسوار مەسئولیەتی زیاتر بێت بێگومان زیاتر خەریکە بێت و زیاتر هیلاگە بێت أبير براسي حقي خوشي وليت. يعني هناك تشت هنا د كومبانيان دا كومبانيا مجبورة جكارمندي خرابك جبر جافك وسنديكا وكومبانيا بهفدرة ددن دستينين روشة كارمند ويب شرنجي به الجور وي أو نا مجبورون بكن جوه زيادتر كومبانيا وتشتكي باش ورد كيش بو پیش خستنا زانيارين وي. بێگومان ئێمە وەکو بڵێن ئەم کۆمپانیا بێزگەلۆی ئەو ڕێکەوتنامەی کە لەگەڵ بڵێن سندیکاکانە هەمانە بەڵام شتی زیاترمان هەیە کە ئێمە وەکو بڵێن ئەو ڕێکەوتنامەی لەگەڵی کە تۆ لێرە داوامەکەیت کە دەست بەکارەبی لێرە زۆرشتی ترمان هەیە بڵێن بۆ نمونە بجەتیش تایبەتیمان هەیە لە ساڵانە کە بۆمان دانراوە کە بتوانین ئەو پێڵە ئوتفێکلین کۆمپیوتەر ئوتفێکلین پێشکەوتنی زانستی بۆ کارمەند پارێکی زۆر تەرخان کراوە ئەمە لە سندیکاکانە ئاگاداری ئەو شتە نین و پێویستیش ناکات چکە شتێکی تایبەتمەندی بۆ خۆیەوە هێتی ئەنی بێجگەل لەو ئەو ڕێکەوتنامەی کە هەمانە شتی زۆر باشترمان بۆ کراوە بۆ نمونە ئەوەی کە سندیکا ئاگادارێتی یاخۆ بڵێن حکوومەت ئاگادارێتی زۆربەی کۆمپانیاکان هەیەە کاتێکە تۆ پێویستە کاتە کارەکەی لە پێویستە بە وەرزش هەیە ئەمە ئەتوانێت تۆ هەم بۆ لەش ساغی کاتێکە وەرزشەکەی پارێکی باشە بۆ گەڕێتەوە ئەخۆ بە پارێکی زۆر کەم تۆ ئەتوانیت چی بەشداربی لەو شوانێک کە وەرزشی تیاکرێت و کۆمپانیاکە پارێکی زۆر بۆ سەرفەکە لەو کاتانەی کە تۆ پێویستکە وەرزشکەی کاکزانە ئەگەر شتێک هەبێ لە جەنابەت نەپرسی بێ دڵخوازی زیادە بکەی بەڵێ تەمان من بۆ خۆم وەکو کوردێک وەک کوڕی شەهیدێکیش بەڕاستەکەی زۆر پێم خۆشە کە یاخود حەزیەکەم هاوکارم کە وڵاتی منیش وەکو وڵاتی بکە بەڕاستی ئاستی تەکنەلۆژیا ئاستی زانستی باشتر بێت من ناتوان بڵم خراپە خو نییە بڵم باشتر بێت بە هەوڵی هەمووان تەبان شتێکی زۆر گرنگ کە ئەم شتانە ئەبین لێرە بتوانێت لەوێش بە شێوەیەکی تر یاخو بە شێوازێک کە بتوانن پێشکەوتن بۆ خزمەتگوزاری و بۆ خۆشگوزارانی خەڵک بێتەکایەوە چکە من ئەوەی کە ئیبینم ئەمڕۆ ئاستی ئابووری وڵاتەکەم بەرەو باشی ئەڕوا ئاستی سیاسی وڵاتەکەم بەرەو باشی ئەڕوا ئاسی لێگ و نزیک بوونەوە فکری سیاسی هەتا ڕادەیەک بەرەو باشی ئەڕوا پێویستە کە هەر لەو بوارە قسە نەکەین توانین لە بواری پێشخستنی زانستیە بواری پێشخستنی کۆمەلگا بە شێوازێکی تر قسە بکەین ئەو بەلای منەوە زۆر گرنگە و هەر لێرەش حەزەکەم بەڕاستەکەی سوپاسی کۆمەڵایی ئێڤری بکەم کە ئەم دەرفەتیان بۆ منیش ڕەخسان کە لەگەڵ بەڕێزشتانە ئەم چاپێکەوتنە بکەم و بێگومان سوپاسی ئەو کەرمەنداناکەم کە ڕۆژانە کاریان لەگەڵاکەم لەو خەڵکانی کە بەڕاستی نزیکم لیانەوە چکە من هەرچۆنێ بە من لێرە لە دایک بووی ئەم وڵاتە نیم بەڵام ئەو باوەشان کە لێ کوردمەتەوە کە کارەکەم لێرە هیچ فەرقێک نابینم هەتا ڕادێکی زۆریش کە من خەڵکی ئەم وڵاتە نیم بێگومان بە چازێک باشتر و بەڕێزی تایبەتیەوە سەیری منەکەن و دایمە بەشدارم لە بڕیارە گرنگەکانی زۆر جار هەیە لە بەڕێوەبردننی کارەکانماندا و دووبارە سێبار بەخاتنی ئێوەش دەکەم و زۆر سپاس بەم دەفەتە.
gelekî spas kakzana ku beşdarî programa me bûyî û gelekî spas ji bînerên Kurdistan TV re ku hetanal pêş îkranê me man spas tîma Kurdistan TV re li pişta kamerayê û heta programeke din her şad û bextewar bin eger têvînî û boçînê wê jî hebin ji me re bişînin ser mayla ku li binê şaşê derçê.